وزارت بەڕەوانی عێراقی ناوەند دیارترین سەرکردە و شارەزایین داعش ئاشکرا کران یەن لە مووسڵ دەهێرشن ئاسمانیەن هەفەیماناندا هاتینە کوشتن. وەزارەتە بەڕەوانی عێراقیت بەیانێکا خۆدا دەبێژیت ئەلدیڤزانیاریەن هەواڵگیریە سەربازی فروکن شارکردن هەفپەیمان هێرشکرینە سەربارەگەهێکێ داعش لە دەڤەرا هەڤدەی تەمووزێ لە ڕەخی ڕاستەیە مووسڵ و دەوێ هێرشێدا هژمارەکە سەرکردن بیانیە نوێ گروپێ هاتینە کشتن. الدیفوی بیانه ابو عایشه تاجیکستانی دیارترین شارەزای داعش بووە دەوێ هێرشێدا هاتیە کوشتن کو شارەزە بووە دێ بۆمبەکردنا تڕۆمبێلان و پێشەخستنا چێکی و پرچەکردنا فروکن بە فروکەڤاناندا. دەوێ بەیانە وەزارەتە بەڕەوانیەدا هاتیە هەروەسان سەرکردەیەکی دیە داعش بناوێ ئەبوو محەممەد ڕووسی کو ئەندازیارە فروکان بووە و ئەبوو عۆمەر فەرەنسی یە پڕەگەز فەرەنسی کو شارەزایە مەکینن تڕۆمبێلان بووە و ئێک بووە ژێڕێڤەبەرن کۆمپانیا مارسدس یا دروستکردنا تڕۆمبێلان دەوێ هێرشێدا هاتینە کوشتن. دیدەمێ هەفتیە بوریدا هێزن پلیسن فیدرال و یەکن بژارەیەن وەزارەتە نافخۆ پێشڤەچوونەکە بەرچاو ناف تاخن ڕۆژهەڵاتی مووسڵ هەبووینە. دیفامانەکە پلیسن فیدرال جی دەهەڤدە ڕۆژن دەستپێکا غۆناغا دوێ یا ئۆپراسیۆنێدا چلو گوند و تاخۆبینگە و فەرمانگەیەن حکومی هاتینە ڕزگارکردن کو تاخە دوماهیە تاخی حلب بووە لەوی عراقی باژەری و ئەڤڕۆ ڕۆژە شەمبی ژلای هێزن عراقی و ji destê tîroristên Daeş hatiye rizgarkirin. Edgel berdambûna şerî lê Mosul têtekirin pêla awarebûna xelkê wî bajarî jî berdam e û netewneygirtî pêşbîniyê diket qonaxa duwê ya operasyona Mosul bibîte egerê awarebûna 400,000 kesan ji koma 800,000 kesan li wî rexê